لە یارەوە سەرشەوەشکێنن ئەی هەوا ئازیزان و خۆشەویستانی دەستگای میدیایی گەڕیان جۆگران و بیسەرانی پەیج و ڕادیۆی میلی گەڕیان ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد بێ سڵاوی خوای گەورەتان لێبێ خوای گەورە لە بەڵاو لە نەهامەتی و لە نەخۆشی و لە ڤایرۆسی تەندروستی و ئابووری و کۆمەڵایەتی دوورمان خاتەوە نزیکمان خاتەوە لە دەمەتەقێ و لە قسەی خۆش و لە خواردنی خۆش و لە نەوس و لە مەجلیسی گەرم و لە دراوسەتی و لە خزمایەتی و لە هاتوچۆکردنی یەکتری و خوای گەورە بیخاتە دڵمانەوە دەستی هاوکاری بۆ یەکتری درێژکەین و هەر کەسێ ئیشی کەوتە ئێمە پێویستی کەوتە ئێمە بەسەر سەر و بەسەر چاو ئیشەکەی بۆ ڕایکەین و بەتەنگ یەکتریەوە بین و خاک و نیشتیمان و میلەتی خۆمانمان خۆش بێ و ڕێزی یەکتری بگرین و گەورە بچووکی بگەڕێتەوە نێوانمان و ڕێزی ڕیشسپیەکان و سەرپەرسپیەکان ڕێزی دادە و کاکە و باوکە و دایکەکان بگەڕێتەوە جێی خۆی و جارێکتر بگەڕێنەوە بۆ ناو خێزان و کەسوکاری خۆمان و تەبایی بخینەوە نێوانمان و ماڵی دنیا وەلا لین و پشکەینە ماڵی دنیا ڕووبکەینە دەمەتەقێ و قسەی خۆش چونکە ئەوەی ئینسان دڵخۆشەکە تەنها ئینسانێکی ترە نەپارە نەموڵک نەخانوو نەتەلار ئەمە هیچی ئینسان دڵخۆش ناکە بەڵکو ئینسانەکان کە لە ماڵەکە پێکەوەن خۆیان ئەتوانن یەکتری دڵخۆشکەن سڵاوی خوای گەورەتان لێبێ لە هەر شوێک هەن هاتمەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەکەی خۆتان دەمەتەقەیە لەگەڵ عەریف حەمەتاڵ دەمەتەقەیە لەگەڵ عەریف حەمەتاڵ بە هاوکاری کۆمپانیای ئاوی سلێمانی ئاوی سلێمانی تاکە کۆمپانیایە لە هەموو عێراقا کە خاوەنی 7 شەهادەی عالەمیە بەتەنیا لە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا 3 شەهادەی بەرز و بەڕێزی هێناوە و پاشان هاتۆتە کیشوەری ئاسیا و چۆتە وڵاتی ئیماراتی عەرەبی یەکگرتوو لە وڵاتی ئیماراتیش 2 شەهادەی گەورەی یەک بە دوای یەک بەدەست هێناوە و پاشان هاتۆتە وڵاتی سوید و لە سویدیش شەهادەیەکی بەرز و بەڕێزیان ناوەتیە و دوا وڵات کە سەردانی کردووەوە ناژبێتە دوا وڵات و ئەویش وڵاتی نەرویج بووە لە وڵاتی نەرویجیشەوە وەک ئەمریکا و سوید و ئیمارات هاتوون بۆ سلێمانی لە عینەی ئاوی سلێمانیان بردووە بۆ ئۆسلۆ لەوێ لە دوای فەحسێکی وردی مختبەری بە ئاوی سلێمانی وترا بەڕاستی ئاوێکی زۆر سازگار و تەڕوبڕ و خۆش و پاراوتان هەیە خێرتانەگا ئەم ئاوی سلێمانیش بگێنە مارکێتەکانی ئەوروپا و کەنداوی عەرەبی و ئەمریکا بۆ ئەوەی ئەوروپاش وەکو کورد فێری هاوکاری و دەستی یارمەتی بۆ یەکتری درێژکردن و فێری برنج و کشمیش و لەتکەنەوە خواردن بێ و هەروەها فێر بن بەتەنگ یەکتریەوە بێن و وەک پێشمەرگە ئازابن نێڵن یەک کەس یەک گورگ خاکی داگیرکە بۆ ئێستافی ئاوی سلێمانی ناچار بوون ئەو ئاوە جوانە بەرز و بە ڕێزەی سلێمانی بگێننە لەندەن سوید دوبەی ئێستا لە لەندەن و لە سوید و لە دوبەی ئاوی سلێمانی بەردەستە بوو وەک براندێکی عالەمی شان بەشانی براندەکانی تر لە مارکێتەکانی لەندەن و سوید و دوبەی قنج و قید وەستاوە و ئەڵێ من ئاوی سلێمانیم خۆتانم لێنێن چونکە من چواردەورم شاخەکانی کوردستانە عەزیزان و خۆشەویستانم سڵاوی خوای گەورەتان لێبێ جارێکی تر بفەرمونون پەیوەندی بکەن بەم سێ ژمارەیەوە بۆ پەیوەندیکردن بە بەرنامەکەی خۆتانەوە بۆی دەمەتەقەیەکی خۆش دروستکەین ناوخۆیەکەمان 0 471 52 64 هەروەها لە ڕێی وەتس ئەپەکەوە بە 0 471 891 75 75 هەروەها لە ڕێی ڤایبەرەوە بە 0 550 727 85 35 لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستین ماوەتەوە بڵین زۆر چاکە ماوەتەوە بڵین باجارێ وەسای وەستایان وەرگین مەحتەلی نەکەین وەسای ئیسماعیل گیان کاکە حەمەدجان مەرحەبا لەبێ مەرحەبا سەرچاو ئەو ڕیشە سپیە و ماجەکەم سڵاوی خواتان لێبێ لە هەمووتان و لە هاوڕێیان و لە جۆگرانش سڵاوی خوا لە جەنابی ژێوێ وەسلا گیان فەرموو کاکە جان نەختێ پەندی سعدی شیرازی و لەگەڵ نەختێ پەندی پیرەمەرد و ئاوە دوسێ کەلیمە شعرێکی خۆمەیە وەڵا قوربان یەک لەیەکی جوانترن بە قوربانی تۆم جا ئەوەی سعدی شیرازی جات پێشەوە بە مەسەلەیەکی بۆ فێرمە کاکە هەمها لەسەر ئەو پەندانە
هێزی بابانەکان و لەگەڵ حکوومەتی ئێران کاتی خۆ شەڕیانە بێ بەڵێ تا بەدەستێکی ئێران ئەنێرێ بە شوێن ناوەڕە فۆزا دەکەن کاچێ ئەکێدا بنیرەکانە چێ ئەڵێ باشە ناترسی تۆ ئێستا من بۆ کوژم ئەڵێ کێشە نییە پندێکی سعدی شیرازی هەیە ئەڵێ وا مەزانە ئەم دارستانە هەمووی چۆڵە ئەشیا پڕینێکی خەوتوی تیا بێ دوایی تۆڵە نەتۆسێنێ زۆر جوانە زۆر ڕاستە یەکەی کاکەجان هەمیشە کورد پڕ بووە لە پڵنگ و شێر ئای چۆنا کاکە خۆمە گاڵتە نییە رەوەڵا بەڵێ قوربان کاکەجان گیان ئەڵێ میراتی باوکت بدە مەترسا دڵی دۆستانی پێڕاگرە بەستە ئەمەی سعدی شیرازیە کاکە بەڵێ زۆر جوانە ئەڵێ قینیش لە کردەی بەدکار مەبەستە دەمی سەجی دڵ بە لوقمە بەستە بە فاروو بەستەیانی بەڵێ ڕۆژێ پیاوێکی دەوڵەمەندی زۆر لە سەفەر گلا لە ئێسرەکی تۆڕ وتی دەرمانی چاوی دنیاخۆر یا قەناعەتە یاخود خاکی گۆڕ جوانە زۆر جوانە یا قەناعەتە یاخو خاک و گۆڕ بەڵێ ڕۆژێ لە دەستێن سوارێکی ڕێبوار مەڕێکی لە دەست گوڵی کرزگار کە سەری بڕی ڕۆحی بە هاوار ئەیگوت بۆ هەژار چ گورێک چ سوار هەر فەقیر تیاچێ بەڵێ تەواو هەر فەقیرەکە تیاچێ ئەگەر سەرکەوتن بەزانین بواە نەزان ئەبوایست نەزان نەدەبووە ساحەب سەرمایە کە چی نەزانی وا دێتە کایە بە ماڵ بۆ عەقڵ ئەبێ بە سایە بەڵێ پارە بۆ سەخی وەک سەوچی دەستە هاتووە ڕۆیوە ئەو چ دەربەستە ئازای مێڵە ڕێی لێ ببەستە ئاوی ناو بێژن سەیری دڵبەستە وەفا لە ئەزەل نەهاتە وجود هیچ کەس لە شوێنی نەگەڕێ بێ سوود بە هیوای وەفا زۆر نەقبی مەوجود بە خەڵقی درا تا پێی بوو نابوود دوو کەس هەوڵیاندا کە هەردووشیان مرد ڕەش و حەسرەتیان لەگەڵ خۆیان برد زانای تەمەڵم کە هیچی نەکرد ماڵداری شەیتان دەمی لەغاو کرد ئەمە تەواو کاکەنجا پیرەمێرد و 150 کاکە حەمەجان بەڵێ قوربان فەرموو ئەوەی کە خێری بۆ وەتەن نییە بەچی ئەزانی کە دوشمن نییە جوانە عەدالەت ئەگەر ئیسمی هەیە بۆچی ئەگەر عەدالەت جسمی هەیە بۆچی بۆ فەقیر هەر ئیسمی هەیە هەرچی تەکمیلکەری نەبێ هیچ بە هیوای سەری نەبێ قەومێکە عەقڵی تیابێ ئەمین بە هیچی بۆ نابێ ئەم خاکە پاکە کە دوور بێ لە چاو سەد چاوگەی تایە وەک چاوگەی سەراو قەدری نازانین ناخەینە بەرچاو هاوارمە بۆ پیاو بە جەرگی سوتاو یعنی شتەکە وڵاتێکی جوانمانێ و بەڵام زانایەک نییە بیوا بەڕێوە کاکە مەقسەی ئەوەیە بەڵێ قوربان زۆر جوانە لەو ساوە مۆدەی شەرم نەماوە مارەی کەس لەگەڵ پرچی بڕاوە پێی وتم پیری لە جوانت چی لە جوانت چی وتم داشۆ نەمام نەی ئاڕێنی تێداری پیر ناوەستێ نەمام ئەمە تەواو کاکە حەمەدجانجا بەڵێ وەستا گویان ئەجەست نووسێ کەلیمە شعرەمەیەکە زەحمەت نەبێ قوربان فەرموو لە خزمەتە چۆن ئەژی ناوسک بۆ گەن و کەفی زلزل بێ بۆ بەرامبەرت ئازاری دڵ بێ هەژار چۆن ئەژی ژەمژەم و دەمدەم پێم بڵێ ئادەی تۆ زۆرت هەیە و هەر وەک یەکانە پەلامارەدەی منیش پێت ئەڵێم ئاورێک بەرەوە لە ڕابردووی خۆت باوکی هەژار ژەمژەم و دەمدەم پێیە کرد بۆت کە پوشێ دانەی دیارە با ئەی با
کاکە حەمەکەرێکی بە پارەی بەفر بکڕێ لە ئاوەی بە معلومە ئێستا بۆ گۆڕایی خوا پێی ناخۆشە کەوا بغرابووی ڕۆژێکی ئەوێ کەوا ئێستا خۆشیان کاکە حەمە سەرسەرم وەسا ئیسماعیل گیان دەست و چاوە خۆش بێ کاگاشم حەسەنە فەرمیە ئەو ڕۆژەی جەنازەی من بە خاگەسپێرن ئەو کەسەی زیاتر عەزیەتی یاوم زیاتر بۆم دەگری ئەوەی کە نەیویستوە من ببینێ دێت بۆ بینینی جەنازەکەم ئەوەی کە دەستی نەگرتم لە پێش هەمووان دەچێتە ژێر تابوتەکەم ئەوەی کە نەیوی سەلامم لێ بکە خۆی بۆ خواحافیزیم دێ ڕۆژێکی سەیرە ئەو ڕۆژە بەڵام تەنها یەک کێشەی هەیە حەیف کە ئەو کاتە خۆم نەماوم تا بیبینم ئەما قسەی حیشمەتی فیردەوسیە ئەی ژیان ئەی ژیان کاک لوقمان عەبدوڵڵا ئەڵێ ئەوەی بە قسەی خەڵشی بکەوێتە ڕێ تەنها پێڵاوەکانی دەدڕێ هیچی دەست ناکەوێت کاک ئادەم هاشمی ژەڵێت ئەو هێزەی دەن کە هەنارەکانی یەک دەخاتە ناو تێکوڵەکەی خۆی ئەزانیە تۆ دەخاتە کام دڵەوە هیچ مەترسە ئەمە قسەی مەولانای ڕۆمیە سلێمانی شاهانەیە ئەڵێ پیرەمێردە فەرموویە تفیان ئەگردا سیمای بێعارێ ئەیوت بارانە ڕەحمە دەبارێ ئای باوکە ژیان خوایە لامان نەی ئەوەیە بێعاری کاکە با بڕۆین بۆ لای خۆشەویستێکی کەمان ئەویش وەسا سەربەستی خۆشەویستە وەسا سەربەست ژیان چۆنی کاکە حەمەدیان سەرسەر و سەر ڕۆحی و سەر چاومان هاتی کاکە سڵاو ڕێزم بۆ کاتە ڕێباز هەیە کە پەیوەندێکی وەرگرتوم ئێمەش ڕێزی تایبەتمانێ بۆ جەناب وەسا سەربەست ژیان سڵاو ڕێزم بۆ کاکە جەزا و بۆ هەموو تاقی ئەم بەرنامەیە کە ئەبەن بەڕێیا و بۆ ڕادوی گەڕیان دەگەشتی و بۆ گوێگرەکانی شتەوانەی گوێن لە دەنگی ئێمەیە و ئەوەی بەرنامەکان پێخۆش ماڵە ئاوا بێ وەسا سەربەست ژیان ڕێزمانێ بۆ جەنابە کاکە سڵاوم بۆ داکی هەرزاڵ هەیە بۆچی دەنگینێ دەنگی نەماگداکی هەرزاڵ واو ڕێزم بۆ هەموو خۆشەویستەکانی کە و کاشم حەسەن و وڵادی کەمال و وەک مامۆستا عومەر و ئەو باخەتانەی تر کە بەخوار ناویانم بیرەستێ داوای لێ وتنەکەم ڕۆحەکەی وەسا گیان براکی جاندا هەنێ وتەی بە نەرستان بۆستنەوە دوایچینە لای شارەکان بەڵام تا و کاتە ئیکۆیەکم بۆ حاضر کە ئیتر بەڕاستی هەست کەسی گوێی لێبوو ڕادیۆکە بگرێتە پۆش کاکە ژیان ئەڵێ کاکە خەمی نەبێ وەسا سەربەست ئیکۆی زۆر خصوصی بۆ ئەو دانین ئانم مەمنونم ماڵپاناوە دەسپاس دەکەم کاکی گیان ئەڵێ ژیان ئەو چارە نووسەیە هەر چۆن بیگوزەرێنین هەر دەگەینەوە ئەو خاڵەی کە کۆتایی بێگەڕانەوەیە بەڵێ ڕاستە هەر ئەوەیە هەرەکەوی هەر ئەگەینەوە ئەو خاڵە بەڵێ وتەی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم هەر کەسێک چاکەکانی دڵخۆشی بکات و تاوانەکانی دڵگرانی بکات ئەوە ئەو کەسە باوەڕدارە بەڵێ زۆر جوانە بەڵێ زۆر ڕاستە بەڵێ پێناسێکی بچووک بۆ دایک بەڵێ دایک بەرزترین پردە بۆ پەڕینەوە باشترین کتێبە بۆ خوێندنەوە خۆشترین بۆنە بۆ یادەوەری جوانترین وێنەیە بۆ هەڵگرتن گەرمترین باوەشە بۆ خەوتن زۆر جوانە زۆر ڕاستە گەوهرە بەڕاستی بەڵێ هیچ گریانێک هێندەی گریانی باوک بە ئازار نییە چونکە ئەو کاتە باوگەگری کە ئەگاتە لوتەی ناومێدی بەڵێ زۆر ڕاستە باوک نەگاتە لوتکەی ناومێدی ناگری و شاعیرێکی ژەڵێ ئەڵێ ئەگەر باوک بگری خەلەلێگەکەوێتە ژیانەوە بەتەشی وتەیش کەمان هەیە هەندێزار تەنیایی جوانە دەزانن جوانێکی لە چیایە جوانی تەنیایی ئەوەیە کە کەس نییە دڵت پشتێنێ جوانە زۆر جوان زۆر ڕاستە وایە کەس نییە دڵت پشتێنێ بەتەشی حەقیقەتە متمانە ئەڵێ متمانە وەک ژیان وایە دوو جار نادرێ بە هیچ کەسێ بەڵێ ڕاستە دوو جار متمانە نابێ بە کەسێ بکەی بەڵێ ڕاستە یەک جار متمانی پێکرێ ئەین ژیان وایە ژیانیش خۆ یەک جارە خۆ یەک جار ڕاستە ئەڵێ ناومێدی زۆر لە پیری مەترسیداترە چونکە لە پیریدا دەستەی مرۆڤ دەچەمێتەوە بەڵام لە ناومێدیدا ڕۆحی مرۆڤ بەڵێ ڕاستە زۆر ڕاستە زۆر جوانە وتیش کەمان هەیە ئازاری زیابوونەوە کاتیە بەڵام ئازاری کەرامەت هەمیشەییە بەڵێ زۆر ڕاستە بەڵێ هەمیشەییە
بەهشت بۆ کەسێکە دنیای کەسی نەکرد بێ بە دۆزەخ جوانە بەڵێ هەست کەسێ دنیا لە خەڵکا بە دۆزەخ چاوەڕوانی بەهشتیش نەبێ نەخێر بە هیچ جۆرە نابێت چاوەڕوانی باش بێ خراپترین خەڵق ئەوانن کە لە دەرگای مزمانە دێنە ناو ژیان و لە دەرگای ناپاسی دەردەچن بەڵێ زۆر ڕاستە ئەمجا باسی لە لای شێعرەکان و خوا تۆزێ فرمێز لە چاوان بابێنی نەخوارێت فەرمووە سا سەربەس گیانەوە شتە خۆی بە قوربانی خوایە بمڕێ بە ئەوە ئیکۆیە کاکە ئای چۆن تاڵێ لە پرچت بنێرە نەوەک ون بم لە خاکە کێ ناڵێ لە گۆڕی شان دڵم مەیلی تۆ ناکە جوانە زۆر جوانە لەوەتەی هەم لە ژیانمدا دوو جار گریاوم بە کوڵ کە مناڵ بووم بۆ نقڵ کە گەورەش بووم بۆ تۆی گوڵ بۆ تۆی گۆڵ ئەڵڵا ئەڵڵا شەو تاریک بوو مۆمەمدا گرتان دڵم زۆر تەنگ بوو مۆمەکەم گریان چارەم نەما دانیشتم گریام مۆم وتی مەگری منیش وەک تۆ تەنیام زۆر جوانە من ڕۆژەکان بەڕێ ئەەکەم ئەویش عمرم مەسووتێنێ ئەزانم سبەینێن هیچە ئەویش ڕۆژێکە وەک دوێنێ تەمەنی من داخ لە دڵی ئازاری ئەم ڕۆژگارەیە عمرێکی هیچ و بەتاڵە ڕۆژەکانیش دووبارەیە هەر ساتێ لە عمرم ئەڕوا خەمێکی تر دێ بۆ ژینم ئەزانم تا زیاتر بژیم خەمی تازەتر ئەبینم لەوەتەی هەم ئازار و خەم بە ڕۆحما خۆی هەڵواتیوە بڕوا ناکەم خۆشی هەبێت چونکە من هەرگیز نەمدیوە کاکە هیوام بە هیوام بە دڵتان بوو بێ و کاتی خۆش بۆ هەموو لایەک و کاتی کەسم نەگەت بێ و ڕاو ڕێزم بۆ نازەخانی شەیجاری پێشووکە ئەو وەسفی شێعرەکانی یا دەستخۆشتەری لێکم وەستا سەربەزیان دەست و چاو خۆش بێ زۆر سپاس دەکەین بەڕاستی شێعرەکانت زۆر بەرزن سپاس دەکەم بەڵێ سەرسەرم وەستا سەربەزیان ڕێبازیان خاڵە حەمید لە دەنازە تەلەفۆنی کرد یەکسەر وەریگرە بۆم دیان دیان هم هوارا ورا باتير تمرشا وكم چونك اما دوادي دارا بحزن واخو حفيزي دليكم داجي ارزال جيان گیان سڵاو لە باختە جوانە پچکۆلانەکەی گەڕیان سڵاو لە هەموو یۆگرە خۆشەویستەکان سڵاو لەو کەسەی کە ئەم بەرنامەی خۆشەوی و کە گیری ئەگرێ سڵاو لە پێشکەشکارە خۆشەویستەکەمان سڵاو لە کاکە جەزا سڵاو لە کاکە ڕێباز و هەموو کارمەندان یاخوا بەخێر بێدایە گیان سەر و سەر چاومان ئێمە نەعلەکان ئەخێنە سەر سەرمان حەدمنی ئێوە ئازیز و خۆشەویستی من تۆ دایکی دەبێ بوو خێنە سەر تەپڵی سەرمان سەرتانێشێ و هەمیشە هە لە خۆشیابن ئەخوا دەستەکانی ئەو کاکە ڕێبازەش خۆش بێ کە ئەو گۆرانیە بەڕاستی ئەوە نەم حەز لەو گۆرانیەیە زۆر زۆر حەزینە بۆیە حەزم لێگینە حەزم لە گۆرانی نییە وەڵا دایک گویان ئێمە هەر بە گۆرانیەکەی ئازانیم دایکی هەرزاڵمان لەگەڵە قوربانی چاوەکانتان بم قوربانتان بم جۆ لەوە سا سەربەز بوو
بەڵێ بەڵێ ئەو منیش لەسەر نیازم نەبوو تە با هەموو ڕۆژێ هین نەکەم کاتی کەسی تر نەگرم کە گوێم لێ بوو زۆر ئازیزە زۆر خۆشەویستە بەڕاستی کە ئەو شیعرانە ئەڵەیتر دڵم پڕ ئەبێ خەریکە دەستەکەم بە گریان نەئیشەڵا باوکم نەئیشەڵا یاخوا هەرموو لایەک لە پێکەنین و لە قسەی خۆش و لە خواردنی خۆشەوە نزیک بی وایە ئەو خۆشەویستانەمان لێ نەستنی ئەو کاکە مەحەمەد بەشدار بەڕاستی زۆر ئازیزن کاکە سەربەست کاکە مەحەمەد بەشدار مامۆستا عومەری خۆشەویست کورە هەموویان خۆشەویستن لە لامان کاکە عەتا وەڵا کاکە وەڵا دایکی هەرزاڵ مامۆستا عومەر خۆی لێکردوین بە هەنارە شیرینە ئەوە لەوانەیە دیاری وشتی بۆ بچێ مەزڵوم بێ ئەی ڕەحمەت لەو باوکەوە خەریکی کۆکردنەوەی دیاریە ئەیتر بەم دەست و بەو دەستفریا ناکەوێت دیاری وەربێ پێنەینە پاییزەوە وایە وەختی تر کۆکردنەوە وشکە و قەیسی و ئەم شتانەیە وەڵا برا وایە مەزڵوڵە خەریکی وەرگرتنی پلاسکۆ قەیسی و پلاسکۆ هەڵژۆ و پلاسکۆ تریە و بەڵێ هینی ناکە شتەکانی خۆی شارێتەوە هینەکانی تۆ جلێ لەبانی و نازانمی ئەو عالەم پێیزانی ئەزانی چۆنە کاکەمە وەکو بزنوو مەڕەکەمان لێ هاو من یەک شەو دەرکەوتم بۆ لێی کردم بە هەڵا بەڵام خۆی ماشەڵا بەم دەست و بەو دەست لە دەرگا وێ هەرچیە دەڵێ ماڵی مامۆستا عومەر ئەڵە بەڵێ ئەڵێ ئەم دیاری هاتووە ئەڵێ هینەکەی تۆ عالەم پێیزانی و هینەکەی ئەو جلێ لەبانی ڕەحمەت لەو باوکە ئەی لەگەڵ مەدەرە دەست قەدەر و خاچی ئەمڕۆ حەم مەکێڵە کە هەر ئەشڕۆی چیرگرەی و یادگارەیە بەجێی بێڵە ئەی ئەمەیان چۆنە دایکی هەرزاڵ دایکی هەرزاڵ جالەکەم لەگەڵم گۆرانیان نەبینە چۆنە وەڵا هەمووی ئەو خۆشە هەتی مامۆستا عەتا بێ خۆشە بەنین بەڵێ بەڵێ باشە دایکی هەرزاڵجان ئەمرێکی تر نییە وەڵا ئەزانی داکی میرانیش کەوتووە فەقیرە هەموو دەمو چاوەستی عەیبار بوو ئەی خوا نەکایە خوا ئەرە وەڵا بۆ لەکوێ کەوتووە وەڵا لە مزگەوت هاتۆتەوە جومعە بە خۆی تر کەوتووە ئەی دایکە گیان دەکی خوای گەورە شیفای بە ئیشەڵڵا خوای گەورە هەموو لاوەیەکەی بۆ سەرسەرم دایکی هەرزاڵ گیان هەموو دایکەکان بۆ سەرچاو مامۆستا هادی خێزانەکەی چاوتان مانجەکەم کاتێکی خۆش وەجیەکانە هێڵم خواحافیزە بێ دایکی هەرزاڵ خاڵە محەممەد عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵا چۆنی باشی وەڵا خاڵە محەممەد گیان هین بۆ پەیوەندی ترم لەگەڵا بوو بۆیە نەمەتوانی کە ڕستەکەی کردە جواب ببەمەوە ئەیتروتم با زۆر لەسەر خەت نەمێنیتەوە کارەبای مۆلیدەکەشتان شکاوە بەشکوی شڵات تا ئێوارە کارەباکەتان بێتەوە گشتی خەفای مامۆستا عومەرە ماخوا باوکم ڕاستەکەی بەردە لەو ئاسمانە بەربێتەوە خەتای ئەو مامۆستا عومەریتی هەیە خاڵە محەممەد ئەم مامۆستا عومەرە دووربین بخاتە سەر هەر کەسێ نایاڵە بە ئیسراحەت دانیشیە کۆرە خاڵە حەمەجیان ئەگەر زمانی هەرزەکاری دەبوو ئەو وەختەی یانزە تیر و سێ تیرەکە و پێ بوو لە تونێلەکەی دەربەنی خان شەڕ دەکرد ئێستا ئەیانوێرا کارەبا بڕ لێو یعنی ڕوبەڕووی دەبابە بوونەتەوە ئەساش مامۆستا عومەر خۆی لێ کردوین بە کوڕوەڵی وەرنە شەڕە جەنگیمان ئەلا کوولین تۆ با من و زۆ بچینەوە بۆ عەنەب بۆ ئەو گوڵان و عەنەبە ئیتر بەرەوە فێنچی ئەڕۆین خاڵە محەممەد ئیتر وەختی ئەوە هاتووە چاکەی لای عەنەب بخۆین لە بەرزایەکە لای ئاوەکەوە
جلسة ناخذ لنا الرسم ده احنا اعوام حتى يا ولد يجي جلسة ناخذ جاي ناخذ جواسه چونە ئەحماوە چونە ئاوەکەی سەرەوە اوه بخير خسر بطلع في خسر هلا والله ئای چیتان بردبوو بیخۆن لەوێ ورجع شبه ما بدي واحد ما يسوي اول واحد يجي والله ئێ یعنی ئەڵێم دووکەڵیشتان کرد دووکەڵ ولا بخواد بالكلام هذا خوش على قصة الدين وشحي ولا بابا وەڵا بابە دەستمان بەلایەکە خاڵە مەحەمەد تۆ مەقەڵ و دووکەڵی کردووە ئێمەش لێرەوە دوو دەنگ هەنجیرە خۆین کە مامۆستا عومەرە لێمان نەخوێنێ ولا بابا وەڵا باوکم خاڵە مەحەمەد و پێی بڵێ بە مامۆستا عومەر کاکە وازمان لێ بێنێ با ئێمەش دووشتی خۆش بخۆین باشا كاحمد طارق كاحمد طارق كاحمد طارق بەڵێ کە خاڵە مەحەمەد عليهم قران بعملية جرب عليهم مسلسل هذا السيفاية قريب بەسەر چاوی شەڵام پاییزە بە فێنشیە ڕۆین إن شاء الله سيدنا عباد الله لا يعرف على طبعا الزارين بەڵێ بەسەر چاو خاڵە مەحەمەد کاکەیان فیمان لا خاڵە عەتامان لە بەریتانیاوە بە شیعرێکی زۆر جوان بەسەری کردوینەتەوە ماڵی ئاوا بێ و زۆر سپاسی یەکەین شیعرەکەی فەرمێ بۆم نووسی و بۆ دەنووسم هەتا پێنووسەکەم کول بێ تا چرا تروسکەی مابێ چاو پرخە و دەستم شل بێ تا دڵۆپێک خوێنم مابێ تا قەترەیەک فرمێسک شک بەم عشقت لە ناو خوێنمدایە قەت ناتوانم لە بیرت کەم تا دوا ئاواتم لە چاڵ نێم تا سەر نەبێتە بەفری شاخ تا ڕۆح نەڕژێتە کانیاوت تا دڵ تیاما بێ چۆڕێ ئاخ هەتا بەرزایی و دۆڵ مابێ هەتا هەڵۆت بچریکێنێ تا قۆریە ڕەشەکەی شوان مابێ تاگا چۆنی ڕاوەشێنێ باکم نییە ئەگەر دوژمن ئۆردوگای نەگریسی بێنێ بە کوردی بووم و کورد دەبم خوا یار بێ کوردستانم هەر دەمێنێ یاخوا دەست و چاوە خۆش بێ خاڵە عەتا شعرێکی زۆر بەرز و جوان و بەڕێز ماڵی ئاوا بێ و بەڵێ هەر کوردین و کوردی ژەبین تا دوا قەتری خوێنیشمان دیفاع لە خاشی کوردستانەکەین کاک لوقمان عەبدوڵڵاڵێ جیڤارا و توێتی مناڵەکانم فێر دەکەم کە ئافرەت نیشتیمانە بۆیە نابێ خیانەت لە نیشتیمان بکرێت ئەمە قسەی جیڤارایە قسەیەکی زۆر جوانە کاک ئادەم هاشم ئەڵێ وەختێک سەرمایەدارەکان دەکەونە جەنگەوە ئەوە هەژارەکان دەمرن ئەمە قسەی سارتەرە جان پۆڵ سارتەر کاک هاشم حەسەن ئەڵێ ئەگەر لوودبەرز و خۆ بە زلزانەکان نەبوونایە نەمان دەزانی گەمژەکان کامانن ئەمەژە قسەی سارتەرە ژیان با بڕۆین بۆ کەرکووک با بڕۆین بۆ خزمەتی کاک محەممەد بەشدار کاک محەممەد بەشدار یاخوا بەخێر بێن چۆنی باش تۆ کاک محەممەد جان جەنابێت لە چیای ئەحواڵە باشە شکر وەڵا الحەمدولێ خوا بە زیاد بێ لەخوا بە زیاد بێ الحەمدولێ کاک محەممەد گیان ماسمان ماوە هی بەهارێ ماوە هێشتا هەتا قامی قیامەت ئەمێنێ الله ئەکبەر یا ڕەبی هەر بمێنی ئەو ماسە حەیاتە عەنتیکەیە یاخوا عافێتتان بێ و عافێتمان بێ هەموو هاوڕێیانیش بێ ئەوان ناخۆش بێ هەموو لای ناخۆشی شەڵا بە نسیبی هەموو لایەگە بێ ئینجا قوربان ئەم ساڵ بێتەوە دایکی هەرزاڵیشی تیا ئەبێ لەو دیارەیە بێگومان
ئەیتە دای شێرزاد نەڵی کوڕەکەم خەمم ناخوا ئەوە تاوە لە ئیسلاوە وعدی ساڵێکی ترم لە کاک محەممەد بەشدار وەرگرتووە وەڵای ئێستا شەتوانم بۆی بەرم بەڵام شوێن و جێگای نازانم لای دۆزمەوە ژینە حەزەکەم بۆ هەموو هاوڕێیانی بەرنامە بیبم نەک ئەو ماڵە ئاوا بێ یاخوا کاک محەممەدیان با بچینە ناو گوڵزارەکان وەڵای حەزم لە هەندێک پەندی پێشینانە زۆر باشە هەندێک هەیە ئەڵێ بەڕۆژ حەماڵ بە و بە شەو لە ماڵ بە زۆر جوان هەندێکی زۆر جوانە بەڵە زۆر جوان بەڵام بەداخەوە ئەمڕۆ خەڵکانێکی زۆر بە شەوان لە ماڵ نین بە حکمی ئیش و کاریان ڕاستە باشترین شتەوە ئینسان کە لە ماڵ بوو چەند قازانجیشی هەیە لەبەرەوەی چاودێری ماڵ و مناڵی خۆیەکە ماڵی خۆی ئەپارێزێ و ئاسوودەی و خۆشیەدا بە ماڵ و مناڵی لەگەڵیان دانیشێ لەگەڵیان نانەخوا لەگەڵیان گفتوگۆەکە بۆیە ئەوتراوە بەڕۆژ حەماڵ بە و بە شەو لە ماڵ بە چەند ماندوو بی چەند ئازار بچێشی کە دەیتە ماڵ ئاسوودە و ئارامی بەڵێ وایە لە ماڵی خۆتانە بێ بەڕاستی لە هیچ شوێنە ئیستراحەت ناکەی باوەڕ بکە لە قەسری پاشابی وەکو ماڵی خۆت نییە بەڵێ زۆر تەواوە بەڵێ عیبی نییە پندێتر هەیە ئەڵێ پارە بدە و مەلا لە مزگەوت دەرەکەی وایە یعنی مەبەست چی لێرەیە ئەوەیە مزن بۆ مزگەوت و بۆ ماڵ و ئەمە بۆ مەلا و ئەمە مەبەست ئەوەیە کە تۆ پارەت هەبێ و پارە بدەی ئەتوانی پێداویستەکانی خۆت جێبەجێ بکەیت بۆ نمونە لە شوێنیشی کرێسیارە دەدەی نان خواردن دەخۆی جلوبەرگ بۆ خۆتە کڕی پارە گرینگە بۆ هەنێشت هەر قوربان هەر پێویستیەکە هەبێ کە پارە و لە باخەڵا بوو منەتی هیچ نازانی بێگومان بەڵێ حەسن پارە هەموو شتێ نییە بەڵام هەنێ حاڵەت باشە بۆیە خەڵکیش و کار و کاسبی و ماندووبوونەکە بۆ ئەوەی کە تیکەینانیشی ئیسراحەت بخۆ کاک محەممەد پارە ئەبێ لە خزمەتی ئینسانەکان نابێ نەک ئینسان لە خزمەتی پارەیە بێ بەداخەم ئێستا خەڵک لە خزمەتی پارەیە بەڵێ خەڵکە گەڕەنجێنێ لەسەر پارە خەڵکی وا هەیە کاک هادی ئێستا خەڵکی وا هەیە بەس وەکو حرەتێک لە دیار پارەکەیدی ئەژینا دەستی لێ نادا نایخوا سەرفی ناکە فەمرا بەولا ئاراڵی کردووە هەروەها محەممەدیان خۆشی ئیسفادەی لێ ناکە هەر خۆی بۆ خۆی و ماڵ و مناڵەکەی خۆی خێری لێ نابینێ دەستی تێی ناچێ و ئامادەیە بۆ 10,000 دینار سەتی وەکو من و تۆ عاجز بکە بەداخەوە زۆر بەداخەوە پەتێتر هەیە ئەم پەندە عەرەبیە ئەڵێ چوون بۆ ماڵی خۆم لە ماڵی خوا خۆشتر بوو یعنی سیرکە ماڵی خوا چەند گەورەیە چەند قودسیەتی تایبەتی خۆی هەیە ڕاستە بەڵام ماڵی خۆت خۆشترە لە ماڵی خوا شێشتن بەڵام ماڵی هیچ ناگە بە ماڵی خۆت هیچ ماڵی ناگە بە ماڵی خۆت بەڵێ ڕاستە پندێتریش هەیە ئەڵێ چەند بێتەقەڵ نابێ جوانە ئەمە مەبەست چیە لێرەیە مەبەست ئەوەیە نابێت چوین بۆ سلێمانی بڵێن هەموو خەڵکی شاری سلێمانی خراپە ڕاستە چوی بۆ کەرکووک بڵێ هەموو خەڵکی کەرکووک باشە یان لە هەموو شوێنە چاک و خراپ هەیە زۆر جوانە بەڵام لە هەنێ عەسرا خەڵکە باش هەیە زیاتر هەیە لە هەنێ شارە خەڵکی باشتر هەیە یعنی ڕاستە هەلێ ناوچە خەڵکی باشتریکایان خراپتریکایە بەڵام نابێت تەڕ و شتێکەوە بستێندرێ کاک محەممەدیان لە هەموو شوێنێ چاک و خراپ هەیە بێگومان بەڵێ پندێتریش هەیە ئەڵێ حتا ماڵ وەستا بێ مزگەوت بەتاڵە بەڵێ وایە ئەم پەندە بۆچی ئەگەڕێنینەوە بۆ ئەوە ئەیگەڕێنینەوە خەرچەکەی سیرەکەی بۆ بژێوی ماڵ و مناڵی خۆی سەرفی ناکە یان بۆ نمونە ئەچێ خێرێکەکە ئەچێ پارێکە داتە مزگەوت ماڵی خۆت ئەولاترە لە پێشەوەترە بۆ هەنێ خاتووە سا مناڵەکەت برسی بێ نادێنێ یارمەتی من بدەیت جارێک تۆ لە ماڵی خۆت و دەست پێ بکە ئەم داوەرە دەرەوە و دەوروبەر و جیران و دۆست و برادر زۆر ڕاستە ئەبێ ماڵ و مناڵی وانەی خۆت تێرکەیت اینجا فریای برسی ترکەوی بێگومان بەڵێ پێغەمبەری خۆش ئەفەرمێ باش من لە ماڵەوە من لە هەمووتان باشتر ئەفەرمێ کاک محەممەد باشترم پێغەمبەری خوا ئەفەرمێ لە ماڵەوە باش بن بۆ ماڵ و مناڵتان من لە هەموو کەسێ باشترم بۆ ماڵ و مناڵم سیرکە هەم پێغەمبەر صلی الله علیه وسلم نۆژنی هەبووە بەڵێ پێغەمبەر ئەفەرمێ لە ناو دڵمەوە یعنی بۆ نمونە یارمەتیدان و جلوبەرگ و خواردن و هەمویان وەکو یەک بوون شەو خەوتن و هەموو وەکو یەک بوو بەڵام لە ناو دڵمەوە خۆشەویستەیەکم هەبووە بۆ حەزەت عایشەی خێزانی ڕاستە وایە
یان خۆشەویستیەکە هەیە زۆر بەڵام پێغەمبەر دەری نەبڕیوە یعنی بڵێ من فلان کەسم خۆشەوێ تۆم خۆش ناوێ فلانشم تۆم خۆشەوێ ئەوم خۆش ناوێ یعنی بۆ خزمەتکردن و بۆ پارەدان و بۆ بژێوی ژیان هەمویان وەکو یەک بەڵە زۆر ڕاستە ڕۆژێ فەرمووی حەزرەتی عایشە طبعا مناڵ بوو تەمەنی بەڵێ وتی یا رسول الله تۆ منت خۆشەوێ بەڵێ وتی زۆر تۆم خۆشەوێ دەوتی داژنەکانیش دوا بڵێ دەوتی درهەمێکت ئەدەمێ هەر کاتێ وتم خاوەنی ئەم درهەمەم خۆشەوێ واتا تۆی چوو بە هەموو شتەکانی یەکی درهەمێکیدا وایە هەموو شتەکانی لە شوێنە دانیشت بوون ڕۆژێک حەزرەتی عایشە فەرمووی یا رسول الله ئەوەی کە وتت بڵێ وتی خاوەندتر ئەو ژنەی کە درهەمەکەم داوە پێی ئەوەم لە هەمویان خۆشتاوێ جوانە بە هەموو ژنەکانێکی درهەمێکی دابوو حەزرەتی عایشە نێزانی زۆر جوانە زۆر هەمویان دەستیان کردە پێکەنی ئەو درهەمەکەی وەرگرتووە ئەوش وەرگرتووە ئەوش وەرگرتووە وتی ئەوەی درهەمەکەم داوە پێی ئەو ژنەم لە هەمویان خۆشترەوێ بە هەمووشیان درهەمێکی داوە هەموو ژنەکان دڵخۆش بوو نەیویست عاجز بن لە کۆتاییشە هیوادارم هەموو لایەکتان دڵخۆش بن خوای گەورە هەموو لایەکمان بپارێزێ سڵاو و خۆشەویستیشم بۆ هەموو هاوڕێیانی بەرنامەیە بەگشتی و بە تایبەتی بۆ تۆی بەڕێز و کاک ڕێباز و کاک گەزا و ئاسکەکەی خۆم و دائیشی هەرزاڵ و هەموو هاوڕێیانی ئەم بەرنامەیە بەگشتی پێتان ئەڵێم هەمووتانم خۆشەوێ و لە کردبووکەوە بەجێتان دەڵێم بەخۆشی خواحافیز بێ یاخوا لە ئامانەتی خوای گەورەیەبی وێنەکانی سلێمانی ئەڵێ نیشتیمان بۆ دەوڵەمەنەکانە و نیشتیمان پەروەریش بۆ هەژارەکان ئەمە نووسراوی سەر دیوارێکە سلێمانی جاران ئەڵێ کردنەوەی دەرگای دڵی دۆست پێویستی بە کلیل نییە بەڵکو پێویستی بە محیبەتە ئەمە قسەی مەولانایە کاک ئەحمەدی شەقلاوە ئەڵێ سڵاو ڕێز بۆ کاکە حەمەشیرین و ستافی بەرنامە و تەواوی هاوڕێیانی ئەزیز هەمیشە لە شتاغ بن کاگاشم حەسەنی ژەڵێ نانی هەژاری زۆر شیرینە لام عەبدی پارە نیم وەک پیاوی نەفام دینارێک بە ڕەنج بێتە گیرفانم خۆم لە جێی شاد و خۆم لە جێی شاه و سوڵتان ئەزانم ئەڵڵا لەم پەندەی پیرەمێرد خاڵە عەتاش و پەرژینخانیش ئەزیزان بە تایبەت خاڵە عەتا لە بەریتانیا و پەرژینەکەی خۆم لە هەولێر لەبەرەوەی خەتمان خاوە ئەمڕۆ خەتمان زۆر خاوە وەتەز ئەپەکە و ڤایبەرەکە ئەپچڕێت یعنی ناتوانین یەکتری حاصڵیکەین لەبەرەوەی خەت تەواو نییە داوای لێبوردن ئەەکەین تەنها تەلەفۆن و ناوخۆیەکەمان کە 0 ئەوە لەبەرەوەی خەتی ناوێتە ناتوانانی ئەوە وەرگین بەداخەوە بە تایبەت بۆ خاڵە عەتای بەریتانیا و پەرژینەکەی خۆم لە هەولێر ڤایبەر و وەتس ئەپەکە خەتەکە زۆر خاوە حاصل ناکرێن داوای لێبوردنەکەین ئەم پەندەی پیرەمێرد ئەفەرمێ نانی هەژاری زۆر شیرینە لام عەبدی پارە نیم وەک پیاوی نەفام دینارێک بە ڕەنج بێتە گیرفانم خۆم لە جێی شاه و سوڵتان ئەزانم ئەڵڵا لەو گەوهەرەی پیرەمێرد لە کاک لوقمان عەبدوڵڵا ئەڵێ ئەگەر بەخت بە پارە بوایە دەبووم بە قەرەج و سواڵی هەموو دنیام بۆ ئەکرد ئەگەر بەخت بە پارە بوایە دەبووم بە قەرەج و سواڵی هەموو دنیام بۆ ئەکرد وێنەکانی سلێمانی ژەڵێ ئەڵێ لەگەڵ چاک هەر ئەبێت چاک بیت معریفەت ئەوەیە لەگەڵ خراپە چاک بیت ئەمە قسەی حەزرەتی مەولانایە ئەڵێ لەگەڵ چاک هەر ئەبێت چاک بیت ئێوەیە کە بە چاکە کە چاکە تۆ ژەرەبێت چاک بیت بەڵام معریفەت ئەوەیە لەگەڵ خراپە چاک بیت واتە مەقسەکەی مەولانا ئەوەیە هەمیشە لێبوردە بین لێبوردە کەسی هەڵەیەکە کاشتێکەکە کاکە عەتا خاڵە عەتا گیان ئەڵێ سڵاو و ڕێز و حورمەتان لێبێ خاڵە عەتا زۆر بەداخەوە کە ناتوانین جۆمان لە دەنگی تۆش و لە دەنگی پەرژینەکەم بێ بەشکو ئینشەڵا لە بەرنامەی داهاتووە قەرەبووی بکەینەوە سلێمانی جاران ئەڵێ مەحوی ئەڵێت ئەوەی دڵی وەکو بەردە گوڵی بەسەردا دەبارێت ئەوەش کە وەک گوڵ ناسکە زەمانە بەردی تێ ئەگرێت ئەوەی دنیا
کاگاشم حەسەن ئەڵێ نالیە فەرمیە دەروونم پڕکەباب و دەردەبێتەوە دڵم گەرم و هەناسەم سەر دەبێتەوە خەریکی شەشدەری هات و نەهاتم خەڵاسیم قەت نییە لەم نەردەبێتەوە لیباسم ماتەمی و شینە لە شیندام سریشکم سوورە و ڕەنگم زەر دەبێتەوە عەزیزم دڵڕەقە خۆم فەرد و تەنهام دەترسم بمکوژێ ئەم دەردەبێتەوە نالی شعرێکی جوانە خاڵە عەتاگیانە فەرمیێ هەمیشە دڵخۆش بن چاوی هەموو هاوڕێیان ماچەکەم خۆشمەوێن خاڵە عەتاگیان تۆ حورمەتی تایبەتی هەیە لای ئێمە وێنەکانی سلێمانی ئەڵێ خۆزگە بەڵێندان وەک ماز بووایە بەسەر لێەوە جێگەی دیار بووایە داهاتووە خاڵە عەتای بەریتانیا و پەرژینەکەی خۆم لە هەولێر بەشڵ و بەڵکو لە حەڵقەی ئایندەیە جۆمان لە هەردووکیان بێت جارێک کە داوای لێبوردنیان لەکەینەوە عەزیزان و خۆشەویستانم بەم شێوەیە تا بەرنامەی داهاتوو کۆمەڵی قسەی خۆش و کۆمەڵی ئامۆژگاری و کۆمەڵی پند و کۆمەڵی شعری جوانمان گوێ لێ بێ بەخوای گەورەتان نەسپێرم خواحافیزتان بێ